وڵای بەداخەوە کە جۆڕین بەس ئینشاءڵڵا لە یاریەکانی ترابی باتەوە و سەرمان بەرزکە. هیچێکە جارێک بردنەوەی و جارێک دۆڕانەوە ئەوە نەورۆز دڵ و ڕەحمانە هەموو کات لەگەڵ یان بە بردنەوە بە دۆڕان. کاتێ ئەو نەتیجێ و بینی هەست هەستێکە بوو وڵی طبعاً خۆش نەبوو ئەزمانەکە نەورۆز بیباتەوە بەسی تر گرنگ یاریەکەی هەوڵێکیە هیچێکە جارێک بردنەوەی و جارێک دۆڕانەوە ئەوە واتە لێ بیئەمەل نابی تۆ ناخێر شێوەیە نا نەورۆز دڵ و ڕەحمانە هەموو کات لەگەڵ یان بە بردنەوە بە دۆڕان. چەندێکە متابعی یاری نەورۆزەکەی؟ وڵی زۆربەی یاریەکان هاتووم زۆربەی هاتووم ئەوی پێم کراوە بە زۆربەی زۆری هاتووم. حەزت لە یاری تۆپیە هەیە بەس نەورۆزە مەسەلا؟ حەزم لێ هەبووە زیاتریش بەهۆی نەورۆزەوە. تۆی نەتیجەکە و بەلاوە چۆن بوو؟ وڵای بەداخەوە کە جۆڕین بەس ئینشاءڵڵا لە یاریەکانی ترابی باتەوە و سەرمان بەرزکە. چی بە یانەی نەورۆزەڵی لێرەوە؟ هەر سەرکەوتوو بێ مای شانازی کورد و سلێمانیشە هیوادارم تیپی ئاوا لە ناو سلێمانی و لە ناو کوردستانیشە زیابێت و بتوانین ئێمەش بڵێن کوردستانیش یاریگا و تیپی وەرزشی هەیە. یاری تۆی پێەکەی؟ زۆر نانەوەڵام بەس حەزم لێت یعنی ئاوجار و بار بیت و سەیری کەیت و چەندێکە هاندەری نەورۆزی؟ سێمانە بێ. سێمانگە بێ؟ سێمانگە بێ تازەم. دەی یاخوا بەخێر بێن. چۆنی تۆ؟ نەتیجەکە پێ چۆن بوو؟ خراپ بوو؟ چی بە نەورۆزەڵی لێرەوە؟ وەڵا ودەیەکی باشتر ورێژی باشتر بێ.